سڵاوتان لێ بێم کاتتان باش دیارە کاتژمێر 6:13 خولەک وەک دەگوترێت لە ناوچەی پارتی لە شاری سلێمانی لە یەکێک لە ناوچەکانی پارتی لێرەدا ڕووداوێکی تەقەکردن بۆ و وەکو لە وێنەکانیشدا دیارە ئاساواری چەندین فیشک بە بارەگای ناوچەی پارتیەوە بوونی هەیە و کاتژمێر 6:13 خولەکی بەرەبەیانی ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی ژمارەی نەناسرا و تەقەی لە بارەگای ناوچەی پارتی کردووە و من بۆ زانیاری زیاتر و نوێترین زانیاری لەسەر ڕووداوی تەقەکردنەکە بەڕێز هیوا دێگەڵەیم لەگەڵا کارگەڕی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی کاکیوە ئەم کاتت باش دوایین زانیاری لەبارەی ڕووداوی تەقەکردنەوەکەوە چییە؟ بەڵێ بەخێر بێن سپاس بۆ هاتنتان تاوان 6:13 خولەکی ئەم بەیانیە دەستێکی ڕەشی تێکدەر لەو بەر ناوچەیەکەوە ناوچەیەکی سلێمانی زیاتر لە 50 فیشەکیان ناوە بە ناوچەوە لەخوا بەزیا بێزیانی گیانی نەبووە بەڵام زیانی مادی زۆر بووە ئەمە بۆ یەکەم جار نییە بەڕاستی بۆ چەندەمین جارە لە لەقەکانی پارتی لە لەقی چوار لە ناوچەی سلێمانی بۆ چەندەمین جارە تەقە لە بارەکەکانی ئێماکرێ بەڕاستی نەنگیە بۆ هێزە ئەمنیەکانی ئەم شارە کە تا ئێساوەکو پێویست بەخەم ینی تەقەکەرەکانیان ئەو تێکدەرانە نەدۆزیوەتەوە و بە دوواداچوونی جدیان بۆ نەکردووە هەموو جارێک بە پاساوی ئەوەی کاو کەسە سەرخۆش بوویان ئەوە بووە یعنی ئەگەر لە هەولێر تەقە لە بارگای چێچێتی کۆمیتێکی شێتی بکرێ پارتی بە دەرەجەیەک لێ بەرپرسیارە و هێزە ئەمنیەکان وە لێرەش یەکێتی نیشتیمانی کوردستان لێ بەرپرسیارە دۆزینەوەی ئەو کەسانە خەمساردی ئەوان بەڕاستی جێگای نیگەرانیە کە هەتا تۆزێ لەمە پێش کەەوە چەند سعات بەسەر تێپەڕیوە هێزە ئەمنیەکان نهاتن بۆ بەردەمی ناوچە لێکۆڵینەوەیان نەکرد کاگەر تەقە لە ماڵێک بکرێیان کەسێک تەقە بە ئاسمانە بکە لە شارێکە مەفروزە هێزە ئەمنیەکان بە زووترین کات ئامادە بن و لێکۆڵینەوە بکەن ئەو ئۆتۆمبیلێک کە تەقەی کردووە دەرکەوتووە چی ئۆتۆمبیلەکە لەگەڵەوە کامێرەکانی چاودێری ئێرە چیتان پێڵە؟ کەسەکان دەرکەوتون بڵێن ئۆتۆمبیلەکە دەرکەوتووە بڵێن دیارە بەڵام ئەوەی ئەمێنێتەوە ئەوە ئیشی ئێزە ئەمنیەکانە بەڕاستی دۆزینەوەیان دەستنیشانکردنیان و بردنیان بۆ بەردەمی دادگاوە ئیشی هێزە ئەمنیەکانە دەم و چاوی ئەو کەسانە ناسراوەتەوە کە تەقەیان کردووە یاخود پرسیارێکی دیکە ئەوەیە کە پاسەوانانی ئەم بارەگایە وەڵامی تەقەکەرانیان ناوەتەوە؟ وەڵامیان داوەتەوە بەڵام لەبەرەوە بەڕاستی ئەو بەر ناوچەوە ماڵێکی زۆری تایە یعنی حسابی ئەوەشیان کردووە بەڵام وەڵامیان داونەوە بەڵام لەبەرەوە کاتەکەی بەیانێکی زوو بووە و زۆر بەینی وەستاون تەقیان کردو و تێپەڕیون بەڵام دیارە ئەو جادەی کە ئەڕوا بۆ خۆتان نەزان ئەچێتە فلکەیەک فلکەکە کامێرەی چاودێری لەسرە و بە هەموو شوێنەکانە کاڕۆی بۆ خۆ دەزانی هەموو شوێنەکانی سلێمانی کامێرایان لەسرە ئەگە بە دوواداچوون بکەن بەجددی ئەتوانن زۆر باسانی بیان دۆزنەوە ئەم شارە کۆمەڵی سیارەی زۆری تیاتووە کە بەدەر لە یاسا بە ژمارەی کاتی و بە ژمارە و ئەوانە ئەو ئۆتۆمبیلش دیارە بەڕاستی کە ئۆتۆمبیلێکی وە نەوشەی ئەمەی کە گرانەکانە یعنی خەڵک نییە دیارە بەمەبەست نێردراون کەسەکان ناسراوە کاکیوە؟ تاسا من بەڕاستی بیدۆکەم نەبینیەوە بەڵام ئەوانەی کە دەرکەوتون لە ئۆتۆمبیلەکەەوە کە بخوایان دوای تاقان ڕسمیشیان گرتووە بە کامێران دەرێناوە ئەوە دەرکەوتووە هێزە ئەمنیەکان دەستیان بە لێکۆڵینەوە کردووە لێرە؟ مۆڵایی ینی زۆر درەنگ هاتن ینی لەم هینەوە هاتوونەوە چەند ئۆتۆمبیلێک دەوانەیە لە دەرەوەن ئەوانە بەحساب دەستیان پێ کردووە بەڵام هیوادارین ئەنجامی هەبێ ئێوە سکاڵای یاسایی تۆمار دەکەن؟ وڵی چەندین جار سکاڵای ئەو تەقانە یعنی وەکو پارتی لە ڕێگای پارێزەرەکانی سکاڵای تۆمار کردووە و ئەم جارش تاوان پارتی ڕێو شوێنی یاسایی خۆی ئەگرێتە بەر بۆ ئامادەبوونت کاکیوە سواز بۆ ڕوونکردنەوەکەت دیارە ئەوەی کە ئێستا لە وێنەکاندا دەیبینن ئەگەر هاوکارم بتوانێ زیاتر وێنەتان بۆ بگوازێتەوە ئاسەواری ئەو فیشەکانەیە کە بەرەبەیانی ئەمڕۆ ئاراستەی لقی با بڵێن ئاراستەی ناوچەی پارتی کراوە لە سلێمانی لە شقامی سیمەتریەکە دیارە وەکو کارگەڕی لقی چواری پارتی دیموکراتی کوردستانیش ئاماژەی بەوە کرد کە پاسەوانانی ئەم بارەگایە وەڵامی تەقەکەرانیان داوەتەوە و لە ئێستاشدا ئەوەی ئێمە بینیمان قەرەباڵغێکی زۆر لە بەردەم
ئەم شوێنەدا هەیە و هاوکات هێزە ئەمنیەکانیش هاتوونەتە ئەم شوێنە بۆ ئەوەی لێکۆڵینەوە بکەن ئەگەرچی ئەوان باسییان لەوە کرد کە دەبوو هێزە ئەمنیەکان زووتر بەهاتنەتە ئەم شوێنە و لێکۆڵینەوەکانی خۆیانیان دەست پێ بکردایە بەڵام ئێستا ئێمە دەبینن هێزە ئەمنیەکان لە ئاسایش و پۆلیس هاتوونەتە بەردەم ئەم بارەگایە و دەستیان بە لێکۆڵینەوەی خۆیان کردو هاوکات ئاماژەیان بۆ کرد کە ئەمە یەکەم جار نییە ڕووداوی تەقەکردن لە ناوچە و بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان دەکرێت لە شاری سلێمانی و هاوکات ئاماژێ بۆ کرد کە پێویستە هێزە ئەمنیەکان یاخود کاربەدەستانی ئەم شارە هەرچی زووە ناسنامە ئەو کەسانە و ئەو کەسانە ئاشکرا بکەن کە تەقەیان لەم ناوچەیە کردو و لەگەڵ ئەوەشدا سکاڵایی یاسایی لە ڕێگای پارێزەرەکانیانەوە تۆمار دەکەن. هاوکارم بتوانێت وێنەی زیاتری ئەم ناوچەیەتان بۆ بگوازێتەوە کە لە بەردەم ناوچەی پارتی دیموکراتی کوردستان بەرایە بەیانی ئەمڕۆ کاتژمێر 6:13 خولەک زیاتر وەکو خۆیان ئاماژەی پێ دەکەن 50 فیشک ئاراستەی ئەم شوێنە کراوە و ئەوەی هەیە کە ڕووداوەکە یاخود تەقەکردنەکە زیانی مادی بەرکەوتووە هیچ زیانێکی گیانی بەدوای خۆیدا نەبووە. Roche, Gantoy.